بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاو لەسەر جانی پاچی پێشەوای مرۆڤایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئازیزانم خۆشەویستانم لە پرۆژەی بەهای فەرموودە لە فقی فەرموودەکانە بە خزمەتتان شاد بووین کە لە فەرموودەی 95ەوە دەست پێ دەکەین مامەڵەکردن واتەکردن و فرۆشتنی ناو بازاڕەکان. دیارە لە یەکەم فەرموودە کە لە فەرموودەی 95ەوە ئێمە دەست پێەکەین نعم المال الصالح للمرء الصالح کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان باسەکە فەرمێ باشترین ماڵی چاک بۆ باشترین مرۆڤی چاکە. فقی ئەم فەرموودەیە چەند شتێکە کە تێمانەگەیەنێ لە ڕاستیدا یەکەم ماڵ هەر ماڵە، مرۆڤ هەر مرۆڤە، ئەوە مرۆڤەکانن ماڵەکان ساڵحەکەن، ئەوە مرۆڤەکانیشن کە ماڵەکان ناساڵحەکەن. ئەمە فقی یەکەم. فقی دووهەم ئەبێ مرۆڤی باش، مرۆڤی ساڵح، مرۆڤی گونجاو خۆشی بناسێ، ئەو کار و کاسبەی دەشیکە ئەبێ بیناسێ، چونکە هەموو کارێک، هەموو کاسبیەک، هەموو مامەڵەیەک لەگەڵ تۆدا ناگونجێ. بۆیە لە فقی فەرموودە پێمانە فەرمێ ماڵی ساڵح بۆ مرۆڤی ساڵح. بۆیە ئەبێ ماڵ بێجیانە، ئەوە مرۆڤەکەی هەڵی ئەسوڕێنێ. بۆیە ئەبێ تۆ هەوڵ بدەی ماڵی ساڵح بەدەستبێنی و مامەڵە لەگەڵ ماڵی ساڵحا بکەی و ئەبێت تۆ گەورەتر بی لە ماڵ، نەک ماڵ گەورەتر بێ لە تۆ. ئەبێت تۆ ماڵەکە ساڵح بکەی، نەک ماڵێکی فاسید تۆ فاسید بکات. بۆیە تۆ گەورەی نەک ماڵەکە گەورەیە، تۆ ڕئیسی نەک ماڵەکە ڕئیسە، بۆیە تۆ حاکمی بەسەر ماڵەکەوە. بۆیە ساڵحبوون و ناساڵحبوونی ماڵ پەیوەندی بە ساڵحبوونی ئینسانەکانەوەیە. سێ کەواتە بۆ ئەوەی ماڵەکان ساڵح بن تەبەن ژیان ڕەبتی بە ماڵەوە هەیە. جا بۆ ئەوەی ژیان ئاسوودە بێ و ماڵی خەڵک لە ژیانە ئاسوودە بێ ئەبێ ئەمە هەوڵدەین مرۆڤەکان ساڵح بکەین. هەر کاتێ مرۆڤەکانمان ساڵح کرد، هەوڵی ساڵحبوونی مرۆڤەکانماندا، ئەو کاتە ماڵەکانی ساڵح بێ، ئەو کاتە ماڵی ساڵح و مرۆڤی ساڵح بێگومان خێزانی ساڵح و کۆمەڵگەی ساڵح دروستە بێ. بۆیە ئەمەش فقی سێهەم. فقی چوارەم لە ڕاستیدا لەسەر مرۆڤ پێویستە خۆی بناسێت و لەسەر مرۆڤ پێویستە دەست بەرێ بۆ کارێک کە لەگەڵ بەهای مرۆڤایەتی ساڵحێتی خۆیە. بۆ 4 درهەم و بۆ 4 دینار و بۆ 4 لەزەتی ڕۆژانەی و ژیانی کورتێکی دنیا وریا بە ساڵحبوونی خۆی لەدەست نەدا بەهۆی بەدەستهێنانی ماڵی فاسیدەوە. دیارە بێ بیزانین ماڵ بەچی ساڵحە بێ، مرۆڤی بەچی ساڵحە بێ، هەردووکیان کە زەرورن. بۆیە ماڵی پاک بۆ مرۆڤی پاک و ماڵی خراپ بۆ مرۆڤی خراپ. بۆ فەرموودەکەش فقێکی تر لە فقەکان کە فقی پێنجەمە فەرمووی لیلمەڕئی ساڵحی، ئەمە تەنها تایبەت نییە بە پیاوانەوە، بەڵکو مەڕە بۆ پیاویش ئەبێ و بۆ ژنیش ئەبێ، کەواتە هەردوو لایەن ئەتوانن ماڵی ساڵحە نەبێ و ئەتوانن خۆیان ساڵح بن. هەر کاتێکیش ئەمان ساڵح بوون بازار ساڵحە بێ، بازاری ساڵح بوو دیارە ژیانی کۆمەڵگەش بەرەو ساڵح و سەلاحە دەڕوا. خوای گەورە هەموو لایەکمان ساڵحکا و سەلاحێتمان پێ ببەخشێ، بەختەوەری دنیا و ئاخیرەتمان بەنسیب بکات. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.